دیمەنەکان نیشانی دەدەن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پێشمەرگە توانیوێتی سەرکەوتنی گەورە تۆمار بکات و لە زۆربەی ناوچەکاندا گورجی جەرگبر لە چەکدارانی داعش بوەشێنێت. ئەمەش پاشەوەی هێزەکانی پێشمەرگە بە نەخشە ڕێگەیەکی نوێوە بەردەوام لە پێشڕەویدان و بەورەیەکی بەرزەوە لە ڕوبەڕووبوونەوەدان لەگەڵ چەکدارانی داعش و تا ئێستا بەشێک لە ناوچەکانیان لە ژێر دەستی داعش دەرێناوە. ئەم سەرکەوتنانەش هاوڵاتیانی هەرێمیان دڵخۆش کردووە. زۆر دڵخۆشم بە هێزی پێشمەرگەی کوردستان. من لێرەوانێ چاویان ماجەکەم، دەستیان ماجەکەم، دەستخۆشیان لێ یەکەم، هەمویان برای ئێمن، کەسی ئێمن. ئەمە دڵخۆشین بەو سەرکەوتنانە، هیواداری سەرکەوتن دوای سەرکەوتن بەدی بێنن تاکو جەبەل حەمرین نەوەستنەوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە ڕۆح و بەدوو بەگیان لەگەڵتانین. ئێمە وەکو خەڵکی شاری سلێمانی بە هەموو شێوەیەک هاوکاری ئامادەین، هاوکاریان بکەین، ئامادەین بەرپەرچی داعش بدەینەوە. زۆر دڵخۆشم بۆ سەرکەوتنانی پێشمەرگە ئێستا بەتایبەتی ئەم چەند ڕۆژەی دوایی کە ئەو هەموو بەرەو پێشچوونیان کردو، ئەو چەند ناوچانە لەژێر دەستی داعش ناوەتە دەرەوە. ئەوە داعشی شکستی خۆی لە بەرامبەر هێزی پێشمەرگە ڕاگەیانەوە. هیوادارم هەرچی زووتر ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و لە دەستی داعش بهێنرێنە دەرەوە. ئێمە زۆر دەستخۆشی لە هێزەکانی پێشمەرگەکەین کە لە پێشڕەویدا لە هەموو بەرەکانی جەنگا ئیشەڵڵا سەرکەوتووە بین بۆ هێز و قوتیان دەرکەوت کە تا چەندێک ئەگە پژیری ئەو عەرەبە شۆڤینانە نەبێ ئەوان ناتوانن بۆ شێوەیە بتوانن کارەکان ئەنجام بدەن. من زۆر دڵخۆشم بەو سەرکەوتنانەیان بەتایبەتی ئەو پێشمەرگانە کە ژیانی خۆیان کردووەتە مەترسیەوانە ئێستا لە سەنگەرەکانی شەڕان. هیوادارین سەرکەوتنی زیاتریش بەدەست بێن و بەرەوە پێشتر بڕۆن و سەرکەوتنێکی زۆر خۆشحاڵی کردوین. هەر کەسێکە زوڵم بکات تاوان کۆتاییشی نزیکە بێ ئینشەڵڵا. ڕۆژانە لە ڕوبەڕووبوونەوەکانیاندا لەگەڵ چەکدارانی داعش هێزەکانی پێشمەرگە سەرکەوتنی گەورە و گرنگ بۆ خۆیان و نیشتیمانەکەیان تۆمار دەکەن و بەهۆی کاریگەری هێرش و پێشڕەویەکانیانەوە بە بەردەوامی چەکدارانی داعش لە پاشەکشێدان و لە هەندێک لە ناوچەکانیشدا داعش وەک هێزێکی دۆڕاوی جەنگ دەردەکەوێت. ماوەی چەند ڕۆژێک هێزەکانی پێشمەرگە بەردەوام لە پێشڕەویدان و لە بەرامبەردا چەکدارانی داعش بەردەوام لە پاشەکشە و لاوازبووندان. هاوڵاتیان یەرێمی کوردستانش سەرباری دەربڕینی پشتیوانیان بۆ پێشمەرگە چاویان لە ئومێدێکی گەورەیە کاویش کۆتاییێنانە بە دەستەڵاتی داعش لە هەموو ناوچە کوردستانیەکاندا. مەروان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.